بەناوی خودای گەورە و میهرەبان سەرەتا سپاسان دەکەم و بەخێرهاتنتان دەکەم بۆ بەسەرکردنەوەی بەشەکانی پەروەردەی پیشەیی. حەز دەکەم لەوە دەست پێکەم من وەک سابر حەمەد عیسا سەرپەرشتیاری یەکەمی لێپرسراوی بەشەکانی پەروەردەی پیشەیی و دەبێت پێتان ڕابگەینم کە بەشەکانی پەروەردەی پیشەیی ئامانزمان لەو بەشانەسیە. ئامانز لە بەشەکانی پەروەردەی پیشەیی فێربوونی قوتابیانە بەر لە نێو چوونەکاری پیشەییان. ئێمە لێرە وەک بارەگاکەمان کە بریتیە لە چەند بەشێک و لەگەر گەلەری کۆچێرە بەشەکانی سیرامیک و دارتاشی و بەشی کانزاکانمان هەیە لێرە و بەشی گوڵمان هەیە، لە هەمان کات بەشی سیەنسیمان هەیە. هەر یەک لەو بەشانە چەند مامۆستایەکی پسپۆرت تایبەت بەخۆی هەیە لە بەشی سیرامیک کە ئەرک و کارەکانی خۆیان جێبەجێ دەکەن و لەگەڵ ئەوەش پێویستەوەش بڵێن ساڵانە ئەمە بودجەیەکمان هەیە لە وەزارەتی پەروەردە سوپاسیان دەکەین کە پێداویستەکانی و کەلوپەلەکانی ئێرەمە بۆ دابین دەکەن ئەو کەلوپەلانەی کە لەو بەشانە دروست دەکرێت. ئەمە دوو ڕێگەمان هەیە، هەم پێشانگای ساڵانە دەکەینەوە لە ڕێگەی پێشانگاوە کەلوپەلەکان دەفرۆشین و نسبەیەکمان لەو پارەی کە بۆ دەمێنێتەوە نسبەیەک لە 120 دەیدەینە مامۆستا وەک هاندانێک کە مامۆستا کاری باشترمان بۆ بکە و 140 بۆ کڕینی کەلوپەری پێویست بۆ ئەو بەشانە و 140 بۆ کڕینی کەلوپەلەکان و بەشەکانی پێشانگا. لە ڕووی مێژوویەوەش باسی بەشەکانی پەروەردەی پیشەیی بکەین لە قۆناغەکانی بنەڕەتی لە وەزارەتی پەروەردە. کاتی خۆی بە بڕیار و ڕاستپاردەی وەزارەتی پەروەردە لە ساڵی 76 و 77 یەکەم جار لە شاری هەولێر کە کراوە بە ناوی قوتابخانەی شامیلە بوو. دوجار مامۆستایانی ئێمە و مدیرێتی پەروەردەی هەولێر کە گرنگیان بەو بەشانەدا یعنی تەتوریان پێکرد بەرەو پێش چوونێکی باشیان پێ بینی بەردەوام بوو تاکو ئەمڕۆ کامل قسەتان لەگەڵ دەکەم. ئەتوانم بڵێم حەوت بەرپرس وەک بەرپرسی بەشەکانی پیشەیی بەڕێمان کردیا. ئێستا من هەشتەمین بەرپرسم لێرە لە بەشەکانی پەروەردەی پیشەیی بە بەردەوامی. ئەمەش لە مەجای خۆمان یعنی پێشی مەش ئەو برادرانە لە سەردەمی حکوومەتی هەرێم گەلەری کۆچێرا کە تازە کراوەتەوە ئەو گەلەری ئێستاوە لە ناوی دانیشتوو قسەی تێدا دەکەین و چەند بەشێکی دی ئێمە زیادەمان کردووە وەک بەشی دوورمان وەک بەشی سیرامیک جاران تەنها چەند بەشێک بوو بەڵام ئێستا کە کۆمەڵێک بەشی دیمان کردەوە مامۆستای پسپۆرمان بۆ دابین کردووە و ئەو کاری خۆمان بەڕێک و پێچی ئەنجام دەدەین. لەگەڵ ئەوانش ئێمە کۆمەڵی قوتابخانەمان هەیە، زیاتر لە 17 قوتابخانە 18 قوتابخانە لە 7 قوتابخانەی کچانمان هەیە و 11 قوتابخانەی کوڕانمان هەیە کە لە قوتابخانە ناوەندی بنەڕەتیەکان لەوانیش چەند بەشێکیان هەیە. هەر یەک لەو قوتابخانانە بەشی سیرامیکیان هەیە، سیرامیکی ساردیان هەیە، سیرامیکی گەرمیان هەیە و بەشی وێنەی ئەندازەیان هەیە، بەشی دارتاشیان هەیە و بەشی کارەبایان هەیە و بەشی گوڵیان هەیە لەگەڵ وێنەی ئەندازەی. دیسان لە هەمان کات لەو بەشانە هەر یەک لەو بەشانە مامۆستای پسپۆرت تایبەت بەخۆی هەیە کە دەرس بە قوتابیان دەڵێن. ئەو قوتابیانە ڕادەهێنن لەسەر کارە دەستەکان فێریان دەکەن. لە بەشی کارەبا ئەساسیەکانیان فێر دەکەن کە کارەبا چییە، کارەبا بریتێ لە چی، یعنی بەلایانی کەمەوە فێری دەکات کە سۆکێت چییە، پلاک چییە، ساردوگەرم چییە، یعنی کە قوتابیەک لە ماڵێبی کارەبای لەکن زۆر ئاستەنگ نەبیتن کە چاوی بە کارەبا بکەوی شارەزاییەکی لەسەر کارەبا هەبی. یان لە بەشی دارتاشی زۆر جار هەیە ئینسان لە ماڵی کە کاروباری خۆی دەکات بەشی دارتاشی قوتابیان ڕادەهێنین کە چۆن کار لەسەر بەشی دارتاشی بکەن. زۆرەکانی داری فێرەکەین کەلوپەلەکان ئەو کەلوپەلانەی کە لە بەشی دارتاشی پێک دێ هەمویان فێر دەکەن مامۆستایان و لە بەشەکانی تر وێنەی ئەندازەی فێریان دەکەن. ینی بە تایبەتی بەشی وێنەی ئەندازەی ئەو قوتابیانە ڕیان دەهێنی بە تایبەتی لە دوا قۆناغ کە بنەڕەتی جێدێرن دەستنە قوتابخانە پیشەیەکان و لەوێش
یعنی شارەزایی چەند دەبی وەک دەبێتە بنەمایەک بۆ فێربوونی وێنەی ئەندازەیی 2000 کە دەست لە کۆلێژ و پەیمانگاکان شارەزایەکی تەواویاندا بەشی وێنەی ئەندازەیی هەیە و لە هەمانکە لە بەشەکانی دی سیرامیک هەروەتر و بەشی گوڵ بەشی سیرامیکی ساردمان هەیە کە لە بەشی هەویرکاریە کە مامۆستایان قوتابیان فێریان دەکەن زۆربەی زۆری مامۆستایانی ئێرەش کە کار دەکەن بەڕاستی دەتوانم بڵێم هەر هەمویان هونەرمەندن یعنی لە دەرچووی بەشەکانی مەحەدی بڵێن فەرنینە بەشی کارەبایە بەشی وێنەی ئەندازەیە بەشی دارتاشیە بەشی کانزاکانە و بەشی فنونی زەمیلەشمان هەیە زۆربەی مامۆستایەکانمان دەرچووی کۆلێژی فنونی زەمیلەن کاری شێوەکاریمان بۆ دەکەن لێرە هەر لێرەوە حەز دەکەم سوپاسی سەرجەم ئەو مامۆستایانە بکەم بەڕاستی زۆر بە جانێکی لێبردەیی و تەبایی و خۆشەویستی کە کارەکانی خۆیان جێبەجێ دەکەن ئێستا دێنە سەر بەشەکان با لە سەرەتاوە لە بەشی سیرامیکەوە دەستی پێ بکەین بەشی سیرامیک لێرە لە گەلەری کۆچێرە مامۆستا حەمید بەرپرسی ئەو بەشەیە و مامۆستا کەیهان و مامۆستا حەیدەر هاوکارینە کە کاری سیرامیک دەکەن بەشی سیرامیک طبعاً خۆڵ هەیە کە جۆرە خۆڵێکی تایبەتە بە کاری سیرامیک ئەو خۆڵە دێنن دەیگرنەوە دەیکەنە قوڕ کە کاتێک کە بۆ قوڕ لە قوڕەکە شێوەی لەسەر دروست دەکرێت هەم شێوەی کاری هونەری بیتنیان کاری دەستی پاشان ئەو کاری کە لێی دروست بوو لەو قوڕە ئیدی ئەو قوڕە دەخرێتە نێو فڕن سوورەکرێتەوە کە سوور کراوە بە دەرەجەیەکی پلەی گەرمای زۆر 2000 کە دەرچوو شوشە دەکرێت شوشە یعنی فەخر دەکرێت کە فەخر کرا شوشە دەکرێت بە پێی جوانی و ڕێک و دروستی ئەو کاری کە دەیکەن ئەو شوشەی ڕەنگا و ڕەنگمان هەیە شوشەی دەکەنەوە دیسان دەیخەنەوە ناوفڕن کە چوە ناوفڕن ئەمە دوا قۆناغی بەشی سیرامیکە شێوەیەکی جوان و ڕێک و دروستی لێ دەدەچی کە دای دەنێن ئێمەش ساڵانە ئەو کەلوپەرانەی کە دروست دەکرێت لەو بەشە دێنین لە پێشانگا عەرزی دەکەین نیشانی خەڵکی دەدەین و دەیان فرۆشین پارەکانیش وەک پێشتر کە ئاماژەم پێکرد چەند نسبەیەکمان دانایە نسبەیەک بۆ مامۆستا وەک هەر دەبێتە هاندانێک تەشجیعێک کە مامۆستا کاری جوانتر و ڕێکتر بکاتن و بەشێکیش بۆ کڕینەوەی ئەو کەلوپەرانەی کە بەکاریان دێنن و بەشێکیش بۆ کەم و کورتەکانی ناو گەلەری کۆچێرایە بەشی دارتاشیش کاری دارکاری دەکەن ینی ئیشی دار دەکەن هەم مەعاکس و دار و ئەو مامۆستایانەی کە لەو بەشەش کار دەکەن مامۆستا محەممەد تەوفیقمان هەیە کە ئەوە سەرپەرشتیاری بەشەکەیە مامۆستا عەبدولسەمیع و مامۆستا حوسێن هەیتمان جا بەڕاستی حەزەکەم نەبێتم جامە لەو مبالەغە تا ڕادەیەکی زۆر شارەزایەکی تەواویان لەو بەشە هەیە ئەتوانم بڵێم کە زیاتر لە هونەرمەند وەک هونەرمەندێک کار دەکەن بەشی دارتاشیش تەبان بریتێ لە دار بڕینەوەی دارە ولا هەر لەو بەشە کاری دەستی دارتاشی دەکەن وەک کەلوپەلی پێویست بە کاریدار وە لە پاڵەوەش بەشی شێوەکاری هەڵکەنین ینی لەسەر ئەو دارانە کاری شێوەکاری دەکەن وەک ئێستا کە لەو ڕاهێنانانی کە دروستکرا ئێستا بە خۆتان دەیبینن کاری زۆر جوان و ڕێک و دروستیان تێدا کردیا بەڕاستی جێگەی سەرنجە و جێگەی دەستخۆشیە دەتوانین بڵێن زۆر سپاسیان دەکەین کە ئینکاری ناکرێ ینی ئەو کارانە جێگەی شانازیە کە هەموو دنیا ببینی نەکەرێمی کوردستان ساڵانە دیسان ئەو کەلوپەلانی کە ئەوان دروستیان دەکەن دایانهێنین لەو پێشانگایی کە ساڵانە ئامادەکەینەوە نیشانی دۆست و برادران و هەموو خەڵکی شاری هەولێری دەدەین بەشی دارتاشیش چەند بەشێک لە خۆی دەگری بەشی بڵێن حەرق یانی سووتانی پێ دەڵێن و بەشی تەخریمی پێ دەڵێن هەمانە کە کار لەسەر نووسینەوە دەکا بە شێوەی تەخریم و شکل ینی لەسەر شێوەش هەیتان ئەوە کە بەشی شێوەکاریە کاری هەڵکردین لەسەردار ئەو بەشانە لە خۆی دەگریتن هەر یەک بە پێی پشتوەری خۆی و بەشی دیشمان هەیە هەر لە دارتاشی کە کاری دەستی دەکا وەک بڵێن کەلوپەلی ناوماڵ ئەوەش پەیوەستە بە کاری دارتاشی بەڕاستی ئەو کارانەی کە لەو بەشە دەکرێت جێگەی سەرنج و دیقەتی هەمولایەکە هەروەک ئێساس دەیبینن کە کاری زۆر ڕێک و دروست و جوانیان دروست کردیا کە
جێگەی یەکەم دڵخۆشی خۆیان و هی ئێمەشە ئەمە زۆر زۆر سوپاسیان دەکەین لەو کارانەی کە دەیانکەن. بەڵێ بەشی سێەم کە ئەگەر بێت و باسی بکەن هەر لەگەر لێری کۆچێرە بەشی کانزاکانە. بەشی کانزاکان ئەویش بریتە لە کاری ئاسنگەری. ئەو مامۆستایانی لەو بەشەش کار دەکەن مامۆستا عەبدوڕەحمانمان هەیە و مامۆستا ئەمیرمان هەیە. هەرچی کارێکی ئاسنگەری هەبیتن لەو بەشە دەکرێت و لە پاڵەوەش کاری سەرپلێت کاری برێن حەق ینی ئەوی شەیتمان ئەو کارەیە دروستکردنی تابلۆ و نەخشە و زۆر کاری وا لەسەر کاری پلێت کە لێی دروست دەکرێت و لە پاڵ ئەوەش وێنەی لە بەشێ هەر لە بەشی کانزاکان وێنەی تابلۆی ڕەنگاوڕەنگ و تابلۆی جوانی لێ دروست دەکرێت کاری ئاسنگەری شەکەن وەک گوڵدانە لە لوگە کاری مێزی قاعیدەی بڵێن وتیە ئەو کارانەی کە لە کاری ئاسن دەکرێت هەر کارێکبی ئێمە دەتوانین لێرە دروستی بکەین بە توانای خۆمان و بە جوانتر لەو کارانەی کە لە دەرێ دەکرێت مامۆستایان دڵیان جوانتریشی دەکەن و ڕێکتریشی دەکەن ئەوەش کاری بەشی کانزاکانە. و بەشێکی ترمان هەیە لێرە کە بەشی CNCە. CNC دەتوانین بڵێن یعنی بە ناوەکەی ئیسنساخ کۆپیکردن لەسەر کاری معاکس. تۆ نەخشەیەکت هەیە کارێکت هەیە تابلۆیەکت هەیە شێوەیەکی جوانت هەیە ئەو شێوەیە لە ڕێگەی کۆمپیوتەرەوە دەیخیتە ناو CNCەکەش بۆت تەبع دەکا ئیسنساخی دەکا. ئەمە دەتوانم بڵێم ینی کارێکی زۆر هونەری تێدا نییە لەبەر ئەوەی کارەکە مامۆستا نایکە هزر و بۆچینی خۆی تێدا بەکارنانی تەنها جیازێکە تۆ ئیسنساخی دەکەی. بەڵام لێرە مەهارەی ئەو کارەتە ئەو ئیشەتە مامۆسای بتوانات دەتوانی کاری جوان و ڕێک و پێک و دروست بدۆزێتەوە بتوانی بیخاتە نێو CNCەکە لە ناو CNCەکە ئیسنساخی بکا بەڵام بە شێوەیەکی جوانتر یعنی بە عەقلێت و مەفاهیمی خۆی گۆڕانکاری لەو کارە بکاتن بە شێوەیەکی جوان ئەوەش نیشان دەدرێت کۆمەڵێک کاری جوانی کردیا هەمانە ئینشاڵڵا لە نزیکەوە تەمەشای دەکەن بەڕاستی کارەکان هەر هەمیان شیاوی ئەوەنە ئەوانەش لەگەڵ کارەکانی بەشەکانی دی ساڵانە لە پێشانگاکان عەرز دەکرێت. و بەشی دیمان هەیە هەر لێرە بەشی گوڵ مامۆستامان هەیە کاری گوڵ دەکا. گوڵیش تەبیعی زۆر زۆری هەیە گوڵی سیرامیکمان هەیە سیرامیکی ساردمان هەیە گوڵی هەمان لەسەر فوم دەکرێت لەسەر وەرەقە دەکرێت ئەو گوڵانش کە هەر وەک لێرە کە دروستکرا و نیشانتان دەدەین برادران دەیبینن ئەویش مامۆستای مختصمان هەیە لێوکانە مامۆستا دەریامان هەیە مامۆستا سیڤانمان هەیە بەڕاستی شارەزا و لێهات و لێزان و کارامەند لە کارەکانی خۆیان جێگەی دڵخۆشی ئێمەە ئەو گوڵانەی کە کردویانە زۆر جاران جێمان لێوە لە ئەو میوانە بەڕێزانەی کە دێن سەیری ئەو کارانە دەکەن دڵنیانین لەوانەی کە لێرە کراوە پێمان دەڵێن ئەو کارانە بەڕاستی دەترسین لە دەرەوە کڕیبیتان لێرەتان عرض کردبی نەوەڵەکا کە لێرە دروستکرایە بە خۆمان کردومانە بەڕاستی شارەزایەکی تەواویان هەیە. ئەوە بەشی گەلەری لێرە کۆچێرە لە قوتابخانەکانیش کە باسمان کرد پێشتر کە 8 قوتابخانەمان هەیە 7 قوتابخانەی کچان و 11 قوتابخانەی کوڕان. لەو قوتابخانانەش چەند بەشێکمان هەیە هەروە کە چۆن لێرە لە گەلەری کۆچێرا کە بەشی سیرامیک و دارتاشی و کانزاکان و بەشی گوڵمان هەیە لەو قوتابخانانەش هەمان بەشمان هەیە و لە هەر قوتابخانەیەک یاریدەدەری تەکنیکیمان هەیە معاون فەرنی کە پێی دەوترێت لەگەڵ ئەو یاریدەدەرا کۆمەڵێک مامۆستا هەیە مامۆستای پسپۆر سەر بەو بەشانە. ئەو قوتابخانانە کە پۆلێک وەردەگیرێت دابەشی سەر ئەو بەشانە دەکرێت هەر بەشێک کۆمەڵێک قوتابی وەردەگری ئەو مامۆستای پسپۆرە ئەو قوتابیانە ڕادەهێنی لە مەجای تەخەسوسی خۆی لە مەجای کاری خۆی لە بەشی کانزاکان فێری ئاسنگەری دەکات فێری جۆرەکانی بڵێن کارتێخی دەکا فێرە جۆرەکانی میشار و چۆن ئاسن دەبڕێتەوە کاری ئاسنگەری چیە فێرە لە حیمی دەکا فێرە ئەو کەلوپەلانەیە هەر ئیشێک لە کاری ئاسنگەری دروست دەکرێت ئیدی فێری دەکا. لە بەشی سیرامیکیش هەروەکە پێشتر ئاماژەمان پێ کرد فێری قوتابیان دەکەن کە کاری سیرامیک لە سێوە دەست پێ دەکا کە لە خۆڵ لە پاشان دەکرێتە قوڕ لە پاشان دەکرێتە شێوە کە بووە شێوە دەکرێتە نێو فڕن لە نێو فڕن ئیدی
فەخر دەکرێت بڵێن بە کوردەکەی دەیسووتێنین گەرمی دەکەین پاش سوانەکەی کە دەهینە دەرێ شوشەی دەکەین ئیدی مادەیەکی جوانی لێ دەرەچی تەمرینێکی جوانی لێ دەرەچی ئەمە ئەرچی مامۆستایە کە قوتابیان ڕابێنی لەسەر ئەو کارانە و بەشی کارەباش بە هەمان شێوە مامۆستای پسپۆرمان هەیە کە دەرچووی بەشی کارەبایە لە مەحەدی فەنی قوتابی ڕادێنی لەسەر ئەوەی کارەبا چییە کارەبا بریتێ لە چی کە بژێوی ژیان و مەعیشەتی ئینسان ئەوڕۆ هەمووی لەسەر کارەبا ڕەبتە ئەو کارەبایە کە ئەو هەموو کارە گرنگە دەکە با قوتابیان بزانن کارەبا چییە سار چییە گەرم چییە ئیدی ئەو کەلوپەلانەی کە لە بەشی کارەبا بەکاردێ مامۆستا فێری دەکا یعنی کارەبا شتێکی غەریب نابی ئەو کاتە بەنسبەت قوتابیانی بەشی کارەبا فێر دەبن لە ماڵێش ئەگەر زۆر جار هەیە کە تەمەشا دەکەین پلاسێک تێک دەچی یا سۆکێتێک تێ دەچی گلۆپێک گۆڕینی گلۆپێک ئەو کارانە لایەن ئاسان بیت کە مامۆستا فێری کردیا دەتوانی لە ماڵی ئەو قوتابیە بە لە نێرچوونە کارەکەی خۆی بتوانی بەشی کارەباش بە هەمان شێوە لە ماڵێ دروستی بکە و بەشی وێنەی ئەندازایی کە ئەمن لای من کە باشترین بە بەشی دەزانم چکە ئەوڕۆ هەموو بەشەکان دەتوانین بڵێن ئینسان سوود لە بەشەکانی تر دەنی بەڵام هەموو ژیانی مەعیشەتی ژیان بەبێ وێنەی ئەندازایی ناکرێ حتا تەنانەت ئەگەر تەمەشای خۆمان بکەین کە خوای تەبارەک وتەعالا کە ئینسانی لەسەر جوانترین شێوە دروست کردیە یعنی بە شێوەشی ئەندازەی ئەندازە قوتابیانی بەشەکانی ناوەندی ڕادەهێنین کە بزانن وێنەی ئەندازەیی چییە وێنەی ئەندازەیی لە دوو بەش پێک دێ بەشی وێنەی سناعی هەیە بڵێن پیشەیی هەیە و بەشی هەندەسی هەیە قوتابیان ڕادێنین بەر لە نێوچوونەکاری ئەندازەییان کە لە قۆناغەکانی ئامادەی پیشەیی کە زۆر لێی سوودمەند دەبن و لە بەشی قۆناغەکانی مەحەدی فەنی و بڵێن کۆلێژەکانی دی لە جامعەی تەکنۆلۆژی کە بەڕاستی ئەوە دەورێکی باشی دەبیت چکە لە قوتابیان فێربوون هەر وەکە خۆی کاتی خۆی کە من لە خولێکی جامعەی تەکنۆلۆژی بەڕاستی ئەتوانم بڵێم نەبێتم بالەغا زۆر شارەزایەکی تەواو لە وێنەی ئەندازەیی هەبوو تەنانەت دوای لە هات کە پسپۆری وێنەی ئەندازەییشم لێ وەگەر ئەو کاتی خۆی لە ساڵی هەشتاکان وێنەی ئەندازەیی مەعیشەتی ژیانی ئینسانە تۆ بینایەک دەکەی سارێک دروست دەکەی خانوێک دروست دەکەی هەرچی تۆ بە خەیاڵەدا مێزێک دروست دەکەی وتیەک دروست دەکەی هەرچی تۆ بە خەیاڵەدا دێ لە ژیاندا کە دەتوێت دروست بکەی بەبێ وێنەی ئەندازەیی ناکرێت سەرەتا دەبی شێوەیەکی بۆ دابنێ وێنەکەی بچێشی ئینجا کاری لەسەر بکەیت جا ئێمە مامۆستای پسپۆرمان هەیە تایبەت بە وێنەی ئەندازەیی کە قوتابیان ڕادەهێنن لەسەر کاری ئەندازەیی ئەندازە چییە و مەساقط چییە جێکەوتەکان چییە ئێمە لێرە لە بەشەکانی پەروەردەی پیشەیی هەرچی تایبەت بە بەشی وێنەی ئەندازەیە ئەمە فێریان دەکەین کە ئەوەش جێگەی دڵخۆشیە بۆ قوتابیان کە بەشێکی بەڕاستی پێشکەوتنخوازیە بەشی سیرامیک و ساردمان هەیە و بەشی گوڵمان هەیە لە هەمان کات ئەو بەشەش بێبەش نەوبە لە کاری خۆی دەکا بۆ کە چۆن کە پێشتر ئاماژەمان پێکرد بەشی سیرامیکی سارد لە بەشی هەویرکاریە مامۆستا قوتابیان فێر دەکات لەسەر شێوەی سیرامیکی سارد کە سیرامیکی سارد زیاد لە سیرامیکی گەرم وەکە باسمان کرد بە پلەیەکی گەرمی بەرز دەخرێتە نێو فڕن بەڵام سیرامیکی سارد ناتەنها هەویرەکەیە دەیشێرن دەبێتە شێوە و شکلی جوان و ڕێک و پێک و دروستی لێ دروست دەکەن پاشان ڕنگ دەکرێت ئینجا عەرز دەکرێت بەشێکی ترمان هەیە بەشی دوورمان ئەوە چەند ساڵێکە و بەشەمان کردوتۆ پێشتر نەمان بوو بەشی دوورمانیش کە ئەوڕۆکە ئەگەر تەماشای خۆمان بکەین زۆربەی زۆری کارەکان و ئەو جلوبەرگانەی کە لەبەری دەکەین هەموو بە دوورمان دەکرێت بە خەیاتە دەکرێت بەشی دوورمانی مامۆستامان هەیە پسپۆرە لە بوارەکەی خۆی قوتابیان فێری کاری دوورمانیان دەکا کە چۆن جلوبەرگ بدورن چۆن جلوبەرگ ڕێک بخەن بە کاری مەچینە و بەشی دوورمان یعنی قوتابیان ڕادەهێنین لەسەر ئەو کارە هەم لە ماڵەوە کە بتوانن ئەگەر کەلوپەرێکی پێویست بۆ خۆیان بوو بەلایانی کەم بتوانن بۆ خۆیان دروستیکەن نەیبەنە بازاڕیان نەیبەنە لای خەیاتە کراسێکە مەکسیەکە جلوبەرگێکە پانتۆڕێکە شتێکە مامۆستایان فێریان دەکەن بە شێوەیەکی ڕێک و جوان و دروست کە قوتابیان ڕابهێنن لە کاری دوورمان بەشی سیەنسی کە باسمان کرد تەنها لەگەلەری کۆچێرە هەیە لە بەشەکان لە قوتابخانەکان نیە ئەو مامۆستایانەی کە لەو بەشانەنا بە هاوکاری یاریدەدەری تەکنیکی کە ئەو کارانەی دەکەن بۆ ئێمە دەنێرن ساڵانە ئەوانیش مشارک دەبن لەگەڵ ئێمە کە لە بەشی گەلەری کە
بیکەینە کۆمەڵێک ڕاهێنان و تەمرین و کاری جوان لە پێشانگا ئارزی دەکەن. ئەو پێشانگایە بە هاوکاری تەبان بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێرە و لێرەدام زۆ سوپاسیان دەکەم بەڕاستی هاوکاری تەواوی ئێمەنە بە بودجەیە کە ساڵانە چی کەلوپەل و پێداویستی هەیە بۆ بەشەکانی پەروەردەی پیشەیی بۆمان دابین دەکەن لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە. ئەو بودجەیە هەم بۆ گەلەری کۆچێرە هەم بۆ قوتابخانەکان کە سەر بە پەروەردەی ناوەندن هاوکاریمان دەکەن کە چی کەلوپەل و پێداویستی هەیە بۆ بەشەکان مامۆستا هەیە بە لێژنا ئێمە لێژنە دادنین ئەو لێژانە دەچن ئەو کەلوپەلانێک کە پێویستیان هەیە لە بازار دەیکردن بەسەر قوتابخانەکان دابەشان دەکەین بە هەر بەشێک لە بەشی سیرامیک و لە بەشی داتاشی و کانزاکان و وێنەی ئەندازەی چی کەلوپەل پێویستیان هەیە بۆ ئەو مەبەستە ئێمە بە لێژنا بۆیان دەکڕین و لە هەمان کار لێرە لە گەلەری کۆچێراش ئەوەی کە پێویستیمان پێی هەیە لە بەشەکان دارە ئاسنە خۆڵە شوشەیە فرنە ئەمە بە لێژنە دیسان دەیکڕین و بەسەر بەشەکان دابەشی دەکەن بۆ ئەوەی کە کار ئاسانیان بۆ بکەن کە بتوانن بەڕاستی کاری باش و ڕێک و پێک و دروست بکەن. مامۆستای پەروەردەی پیشەیی لێرە لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی پیشەیی سێ بەشمانەیە لە بەشی دارتاشی اختصاسیم بەشی دارتاشی مامۆستام لێرە ناو مامۆستا عەبدولسەمیعە اختصاسیم بەشی هونەرەکانی دارتاشیە. ئەوی شانێک کە لێرە دەیکەم زیاتر نەحتی وردە زیاتر تەرکیز لەسەر وردەکاری دەکا ئیشی وردەکاری بۆ نمونە ئەو قەڵاتە مەسەڵەن هەتا پێم بکرێت دەمێ وردەکاری زیاتری تێدا بکەم مەسەڵەن ئیشی بە وردی تێدا بکەم مەجالی تێدا مەسەڵەن بە گەوریش دروستیکەم بەڵام زیاتر حەزمان لە ئیشی وردە بۆ نمونە ئەو ئیشانە مەسەڵەن ئێستاوانەیە کە هەندێکیان حازر بووینە هەندێکیان حازرنەوە تەواو نەکرایە ئیشیان تێدا مایە ئەوانە هەموو بەشی وردەکارین لێ لە بەشی پەروەردەی پیشەیی. ئەوەی هەدەفیشمان لێرە تەواو هەدەفمان خستنە ڕووی کەلتور و کارە هونەریەکانی ئێرەیە خەڵکی ئەو شارەیە و فێرکردنی قوتابیەکانی پەروەردەی پیشەیی و ناوناوەکردنەوەی خول و بڵێن نیشاندانی کارەکانمان وەکو پەروەردەی پیشەیی وەکو مامۆستای پیشەیی کە نیشانی بدەین مامۆستاش توانای هەیە مامۆستاش بەهرەی هەیە مامۆستاش دەتوانێت لێرە بەهرەی هونەری نیشان بدا بە ڕووی جەماوەر. ئەمانە منیش وەکو ئەوەی کە ماوەی 18 ساڵ لێرە لەو بەشانە مامۆستام ئێرە زۆر یارمەتی دایمە لەوەی کە بگەمە توانایکی زۆر باش بەردەوام مەسەڵەن ئیش و کارم دەستی دارتاشیم هەوە زووتر دارتاژم بەڵام ئێرە وای لێکردم کەم بتوانم هەتا ڕادەکی زۆر کاری هونەری بکەم تا ڕادەکی زۆر مەسەڵەن برێو بە کاری هونەری بدەم زۆر یارمەتی دەرم و لێرە تامان لێرە لەو بەشەمە سێ مامۆستا هەر مامۆستا بە ئیشی خۆی مەسەڵەن من لە نەحتی ورد زیاتر ئیشی گچکە مامۆستایی مەسەڵەن مامۆستای هەیە لە ئیشی تەخریم زۆر بەهرەدارە مامۆستا حوسێنمانی لێرە مامۆستا مەسەڵەن لە بەشی ئیشی هونەری هەندەسی مەسەڵەن کارە هەندەسیەکان مەسەڵەن زۆر زیرەکە توانایکی باشی هەیە هەموو مامۆستایەکان لێرە کاری توانای باشیان هەیە لە ئیشکردن. بەشی دارتاشیمە لە پەروەردەی پیشەیی لە بەشی دارتاشینە لەو کار دەکەین لەوە بەشی ساڵانە معرەزمان هەیە و لۆ معرەزی خۆمان گەلەریمان هەیە لۆوە لە معرەزی ئیشەکەین و ئەو ئیشی نەحتی دەکەین ئیشی هەندەسی کە قەڵایە و ئەو مینارەیە و ئەمیان دروستکرایە بە نەحت لە دار زەنە ئەو دار چنارە داری خۆمانەیە ئەو ئیشانە دەکەین کە بۆ لۆ پەروەردەی پیشەیی کە ساڵانە پیشانگامانەیە پیشانگایەکی بەو هاشایانە دادەنین.
مامۆستا ئەحمەد حەمەد لێبسراوی بەشی بەرهەمێنان گەلەری کۆچیرا بەشەکانی پەروەردەی پیشەیی. بەڕاستی لە سەرەتای دروستبوونی ئەم گەلەریە دوو ئامانجمان هەبوو. ئامانجێکمان کە فێرکردنی ئەو مامۆستایانەی کە ئاستیان نزمە بۆ ئەوەی چەند مامۆستایەکمان لێرە هەیە کە دەستڕنجین و مامۆستای چاکن ئەوان فێر بکەن بە شێوەیەکی ڕێکپێک و لە قوتابخانەکان دایان بنێن. بەشی دووەممان ئەوەیە کە ساڵانە کە شتمان بۆ دەکڕن داوای شت دەکەین ئەو شتە پێویستانەی خۆمان داوا دەکەین چەند بەرهەمک. ئەم بەرهەمانە ساڵانە کە تەواو دەکرێت لە پیشانگای تایبەتی خۆمان ئەرزی دەکەین بەشیشی زۆری بۆ فرۆشتنە کە دەفرۆشێ بەرهەمەکان پارەکە دێتەوە ناو گەلەری لە گەلەریش ئەو کاتە بە شێوەیەکی ڕێنمایی تایبەتیمان هەیە سەرف دەکرێت بۆ مامۆستا بەشی مامۆستا و هەروەها بەشی گەلەری لێ دەدرێتن. بێگومان ئێستاکە هەر بەشێک لە بەشەکانی خۆی کە سەرۆک بەشی هەیە ئەو سەرۆک بەشە هەڵدەستی بە هەموو ڕێنمایەکان جێبەجێ دەکاتن. ئێستاکە هەر ئەو ساڵە نیازمان هەیە کە چەند مامۆستایەک دەستنیشان بکەین بۆی خولێکی تایبەتی بۆ بکەینەوە لە ناو گەلەری بە تایبەتی لە بەشی سیرامیک کە ئێستا من ناوبەشی سیرامیکین لە بەشی سیرامیک دەمانەوێت خولێکی تایبەتی بکەینەوە کە مامۆستایەکی دەستڕنجیمان هەیە بۆ ئەوەی کە ئەو مامۆستایانەیەکەوە تۆزێک لە بەشەکانی خۆیان لاوازن ئەو کاتیان بە شێوەی باشتر بلێن ئاستیان نزمە بتوانین بەرهەمی چاک با قوتابەکانی خۆیان فێرکەن شتی باش فێر بن. ناو مامۆستا عەبدولحەمیدە لێبسراوی بەشی سیرامیکم لە گەلەری کۆچیرا. ئێمە ساڵانە دەورەی بە مامۆستایان دەکەین خاستەکە وەکو بەشی سیرامیک ئەو مامۆستایانێک کە لە سیرامیکی گەرمن دێنە لایمە هەفتەک دوو هەفتە دەمینێنەوە ئێمە دەورەیان پێ دەکەین تاوەکو بەهێزتر بن لە بواری سیرامیک. ساڵانە مەعرەزیش دەکەینەوە پێشەنگای دەکەینەوە لەسەر ئاستی هەولێرە زۆر جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و چەند جاریش کردیتمانەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان زۆر جارانیش بە پلەی نایاب دەرچوینەوە تە بە دەرەجەیەک دەرچوینە. لە بواری شوشەکردن دیزایانی خاستن بە تایبەتی گەلەری کۆچیرا زۆر پێشکەوتووە لە بواری سیرامیک لە بواری دارتاشی هەمان لە بواری کانزاژدا. ئێمە ئەو مامۆستایانەی کە ڕاهێنانیان پێ دەکەین ئەو مامۆستایانە لە قوتابخانەکانی ناوەندین ئەوانیش هەم قوتابیەکان فێر دەکەن ئێمە زیاتر پەرەیان پێ دەین و بە مامۆستایەکانیش لە قوتابخانەکەی خۆیان قوتابیەکان فێر دەکەن و ئەو قوتابیانێک کە بیانێ ئیشی پیشەیی بکەن کە لە بۆ دوا ڕۆژیاندا دەتوانن خۆشیان بەرەو پێش بن و کارەکەشیان بەرەو پێش بن. ئەو مامۆستایانەی کە ئێمە ڕاهێنانیان پێ دەکەین اختصاصی بواری خۆی هەیە خاستن ئەو مامۆستایانەی کە لە بەشی سیرامیکی گەرمن دێنە لایمە ئێمە هەفتەیەک دەورەیان پێ دەکەین یاخود جاریوە دەبتە 15 ڕۆژ دەورەیان پێ دەکەین ئەوانیش دەگەڕێنەوە قوتابخانەکەی خۆیان دەروانە بە قوتابیەکان دەڕێن دەربارەی بەشی سیرامیک.
مامۆسام لە پیشەیی هەولێر لە بەشی سیرامیک ئێمە چەند مامۆستایەکین بۆ ساڵانە بۆ پێشانگا ئیشەکەین و هەروەها بۆ فێرکردنی مامۆستاکان. ئیشەکانیش وەکو ئیشی خۆم سەرەتا پێویستە کە فکرێکم هەبێ دوجار سکێچ فکرەکەم ئەخەمە سەر کاغاز بە سکێچ دوجار یەین بە قۆڕ دایە ڕێژینەوە اینجا قاڵب یەکەین بە چ مەوادێ حەزمان دەبێ یا گەچ یا هەر قۆڕ سووریەکەینەوە هەندێک مەوادی تر هەیە کە لێرە بەکار نایێت ئەتوانین لە پیکەرسازی بەکاری بێنین وەک فایبەرگلاس و بڕۆنز و ئەو ئیشانە لێرە ساڵانە پێشانگای پێکرێتەوە ئیتر ئایا ئەفرۆشرێ یا دانرێ لە بەشا لە قیسمە وەکو ئەرشیف ئەمێنێتەوە. گرنگە کە پەروەردە گرنگی تایبەت بە بە پیشەیی پێویستە گرنگی بە بە بەشەکانی هونەر و بە تایبەت پیشەیی کە لە ئاخرە و دەرچوو خۆی ئەبێ بە سەنعەتکارێ ئەبێ بە هونەرمەندێک ڕەنگە ئەگەر بتوانێت بژێوی خۆشی دابینکە لەم ڕێگەوە و ئاسی ڕۆشنبیری کۆمەڵگایش بەرەو پێشترە چوێ بەرزیەکاتەوە ئاسی ڕۆشنبیری خەڵک ئەبێتە هۆکار بۆیە پێویستە گرنگی تایبەت بدرێ بە بەشەکانی پیشەیی. من مامۆستا فەخرەدین خدر محەممەد لە بەشێکی پەروەردی پیشەیی لە هەولێر لێپرسراوی بەشی CNCم کارەکانمان لەسەر CNC هەمووی کۆمپیوتەر و CNC و دیزاین ئامانجەکەمان ئەوەیە لەو ئیشە لەو بەشە ئەو بەشە ساڵێکە کردیتمانەوە سەر بە پەروەردەی پیشەیە. ئامانجەکەمان ئەوەیە فێرکردنی مامۆستایە و مامۆستاش قوتابیەکانی خۆی فێر بکات. ئەمە ئامێرێکی تازەیە لە وڵاتەکەمان تازە هاتیتە لایمە دەمانەوێت چەند قوتابیەک یان چەند مامۆستایەک فێرکەین کە CNC کاری CNC کارێکی نوێیە هەڵدەستێت بە بڕینی دار معاکس پلاستیک و ڕەسمکردن لەسەر شوشە و کاری هونەری زۆری پێدەکرێت. دەربارەی بەکارهێنانی ئەو ئامێرە یەکەم جار هەڵدەستین بە دیزاینکردن بە کۆمپیوتەر ئەو شتەی دەمانەوێت دیزاینی دەکەین دوای لە ڕێگای کۆمپیوتەرەوە دیزاینەکە دەگوازرێتەوە سەر ئامێرەکە ئەو شتەی دەمانەوێت لەسەر ئامێرەکە دادەنین ئامێرەکە خۆی هەڵدەستێت بە بڕینی ئەو شتێک کە دیزاینمان کردیە شتی زۆر جوان و نایب دروست دەکاتن لەسەر پلاستیک ئەمە پلاستیکە لەسەر دار بۆ قەبارەیە ئەوانە دەبڕیت دروست دەکات و ئەوەش یەک لە کارەکانیتی ئەوە هەموو بەو جیهازە بڕایە هەموو بەو ئامێرە ئەوانە هەموو کاریە ئەو ئامێرەنە هەمووی بە کۆمپیوتەر دیزاینمان کردیە و دوایش بەو ئامێرە بڕیتمان بەڵام بەداخەوە ئەو ئامێرە لە کاتی کارکردن دەورەکمان کردبەوە لە بۆ مامۆستایان چەند مامۆستایەک فێربیت لە ئەسنای ئیشکردنەکە ئامێرەکە لە پەک کەوتووە داوامان لە پەروەردەی گشتی هەولێر کردووە بە زووترین کات ئەو ئامێرەمان لۆچا کاتەوە بودجە چیلۆ کەمی دەوێت لۆی تەرخانکان هەتا هەستین بتوانین کارەکانمان بە جوانی بگەینە مامۆستایان و مامۆستایانیش بیگەینە قوتابیان و داوا دەکەم ئەو بەشە ببێتە وانەک لە بەشەکانی پیشەیی لەبەرەوەی دنیا
جیهان ئەوڕۆ هەمووی بەرەو پێشکەوتن و بەرەو کۆمپیوتەر و بەرەو تەکنەلۆژیایە. ئەمەش بەشێکە لە تەکنەلۆژیای تازە. هیوادارین ئەو تەکنەلۆژیای پەرەی پێ بدرێت، گەورە بێت، ببێت بە قوتابخانەیەکی گەورە. چەند مامۆستایەک لەوێن دەرێوانە بلێنەوە، چەند قوتابیەک ساڵانە لێرە لەو بەشانە دەربچیت، بتانن لە دەرەوە هەلی کار لە خۆیان بدۆزنەوە. ئەمە ئامانجەکەمان ئەوەیە قوتابی بتانی لە دوا ڕۆژ بتوانی لە خۆی کارێک بدۆزیتەوە. من مامۆستا حەیدەر لە بەشی شێوەکاری حەیدەر ئەحمەد مام لە بەشی شێوەکارینە ئیشیمە لەسەر پلێت و لەسەر کانزا و لەسەر مەعاکسیە. ئەو وێنانە دەچێشین لەسەر کانزا، نەقلی سەر کانزایەکەی دەکەین، پاشان بەڕنین بەدەست بە موسمان هەیە بۆ موسانە هەڵدەستین پلێتەکەی دەڕنین وێنەکەی لەسەر دەردەچوێنین. ئیشی مەعاکسیشمان هەیە لەسەر مەعاکسی سووتانی پێدەڕێن، فایبەر یا مەعاکس. ئیشی سووتان ئاوا بەو شێوەی لەوحەکان دروست دەکەین و ساڵانە بەشداری دەکەین لە پێشەنگای ساڵانەی بەشەکانی پەروەردەی پیشەیی. بەشەکانی پەروەردەی پیشەیی هەموو ساڵێ لە مانجی چار لە مانجی سێ هەڵدەستن بەکردنەوەی پێشانگایەک لە بۆ پیشاندانی شتەکان و بۆ فرۆشتنی شتەکان. ساڵانەش خول دەکەینەوە بۆ مامۆستایان، بۆ بەهێزکردنی مامۆستایان لە قوتابخانەکان دێن، جاروێ لە سلێمانی دێ، جاروێ لە دهۆک دێ، جاروێ لە زاخۆ دێ، ئەلێرە خولی بەهێزکردنیان بۆ دەکەین. پاشان دەگەڕێنەوە قوتابخانەکان لەگە قوتابیەکانی خۆیان، ئەویش هەوڵی فێرکردنی قوتابیەکان دەدەن لەگەڵ خۆیان. من مامۆستا دەریا شکاک لە بەشی شێوەکاری کارەکەم. کارەکانی ئێمە لەسەر کانزا، لەسەر مەعاکسی تەختە هەڵکۆڵینە کاری ئێمە، هەڵکۆڵین ئەبم شێوەیە. ڕۆژانە لەوانەیە سەعاتێک بتوانم کاری لەسەرکەم، چونکە ئێمە ئیشەکە هونەرە. ڕەنگە هەموو کاتەکە ئەو چەند سەعاتی لەداوام نەتوانم کارکەم، ئەوەندەی کاری لەسەرەکەم ڕەنگە سەعاتێک بێت، سەبرە کاری لەسەرەکەن. ئێمە ینی بە ڕۆژانە کارمان نییە، لەوانەیە بە هەفتە تەواویکەی یان بە مانگ تەواویکەی هەوڵە دێن کارێکی جوان دەرچێت، ینی بەرچاو بێت. هیوایەتی خۆمە ئەو بە ششم تاوا کردیا. ئینشاڵڵا لە دوا ڕۆژیشە ئێمە بخۆی بەش شێوەکاری زیاتر هەڵکۆڵین و هەڵکۆڵین لەسەر کانزا و لەسەر مەعاکسی تەختەیە. بەس هەوڵە دێن ئینشاڵڵاش کاری زەیتی بکەین و هەوڵیشە دێن تابلۆکان گزارش لە فۆلکلۆر بکە، بڵێن پۆرترێت، هونەرمەند شاعیر، هونەرمەند ئەکتەر، هونەرمەندی پێشووتر یان کەسایەتە سیاسەتمەدارە بە ناوبانگەکان حەزەکەی نوێیکەینەوە بەرچاو بنەوە، چکە بەڕاستی جیلی ئێستاکە زۆر کەم ئەمانە ئەناسن. شارەزایانی هەوڵەدەن ئەمانەیان بخێنەوە بەرچاو و باز بکرێن، پیشان بدرێن.